بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لوانەی سی و چوارەمدا دەچینە خزمەت بابەتێک کە بریتیە لە باسکردن لە جۆری سێهەمی تەفسیر کە گوتمان تەفسیرمان هەیە بە نەقڵ، واتە بە ئایەت و بە حەدیث و قسەی سەحابە قسەمان لێ کرد پێشتر. تەفسیرێکمان هەیە بە ڕەئی، ئەویشمان باس کرد. تەفسیرێکی دیکەمان هەیە پێی دەگوترێت تەفسیری ئیشاری، یان پێی دەگوترێت غەرائیبی تەفسیر، تەفسیر بە ئاماژە یان شتە نادیار و شاراوەکانی تەفسیر، کە ئەو جۆرەیان لە تەفسیر کە لەناو عولەمادا واریدە و کۆمەڵێک تەفسیریشمان هەنە و کۆمەڵێک لە عولەما و زانایانیش بەو شێوازە هێندێک لە ئایەتەکانی قورئانی پیرۆزیان تەفسیر کردووە. بۆیە پێویستە ئێمە بزانین تەفسیری ئیشاری چییە یەکەم جار، و پاشان حوکمەکەی چییە، ئایا کاری پێ دەکرێت یان کاری پێ ناکرێت. سەبارەت بە پێناسە و ناساندنی تەفسیری ئیشاری، عولەما دەفەرموون بریتیە لە لێکدانەوەی ئایەتەکانی قورئان پێچەوانەی مانای ئاشکراکەی بە کۆمەڵێک ئاماژەی شاراوە کە تەنها هێندێک خەڵکی زانا دەیزانن، یان تەنها ئەو کەسانە دەیزانن کە زۆر لەگەڵ خوا تێک هەڵبوون بەهۆی ئەخلاقی بەرزیان و واسهێنانیان لە دنیا و عیبادەتکردن و بەندایەتیەکی تایبەت بۆ خوا، خوای گەورە دڵی ڕوونا کردوونەتەوە بەهۆی ئەو هەستەی کە خوا خستوویەتیە دڵیانەوە لە هێندێک لە مانا و مەبەستە شاراوەکانی ئایەتەکان تێدەگەن کە خەڵکێکی ئاسایی لێی تێناگا. یان دەفەرموون بریتیە لە تەفسیرکردن و لێکدانەوەی هێندێک ئایەت بە شێوازێک کە ئەو کەسە عالم و زانایانە خوای گەورە ئیلهامی خستوتە دڵیانەوە، دڵی ڕوونا کردوونەتەوە بەهۆی ئەو نور و ڕووناکیەی کە خوا خستوویەتێ دڵیانەوە، تەفسیری ئایەتەکان دەکەن، لێکدانەوەیان بۆ ئایەتەکان کردووە کە خەڵکی ئاسایی بەو شێوازە ناتوانێت تەفسیرکە. بە کورتی تەفسیری ئیشاری واتە تەفسیرکردنی ئایەتەکان، لێکدانەوەی ئایەتەکان بە پێچەوانەی ئەو مانا دیارەی کە خەڵکی ئاسایی عەرەبیزان لێی تێدەگات و لێی حاڵی دەبێت. کۆمەڵێک ئەسرار، کۆمەڵێک نهێنی لە هێندێک ئایەت دێننە دەر کە ئەو ئەسرار و نهێنیانەی دەیهێننە دەرێ عیلمێکی تایبەتە بەو کەسانەی کە وەکو گوتم یا لەگەڵ خوا زۆر تێک هەڵن، یان خوای پەروەردیگار عیلمێکی لە ڕاددەبەدەری لەلایەن خۆ پێبەخشیون، یان وەکو نور و ڕووناکی خوای پەروەردیگار دەیان خاتە دڵەوە لەبەرەوەی لەگەڵ خوای پەروەردیگار زۆر تێک هەڵن. بە کورتی تەفسیری ئیشاری عولەما دوو بۆچوونیان هەیە لەسەری کە هێندێکیان تەوان بە جائیزی دەزانن و هێندێکیشیان بە نادروستی دەزانن. بەڵام پێشەوەی باسی حوکمەکەی بکەین، تەمان عولەما بەو شێوازە قسەیان لەسەر کردووە، هێندێکیان دەڵێن دروستە، هێندێکیان دەڵێن دروست نییە، هێندێکیان دەبعەن دەڵێن ئەو کەسەی کە تەفسیری ئیشاری دەکا گەیشتۆتە دەرەجەی کەمالی ئیمان و لە پلەی بەرزی خواناسیدایە، و هێندێکی کەس ڕەئیان وایە کە تەفسیرکردنی ئایەتەکان بە پێچەوانەی ظاهری ئایەتەکان بریتیە لە دوورکەوتنەوە لە دین و جۆرێکە لە ئیلحاد و بێباوەڕی، خوای گەورە پەناماندا. بەڵگەی ئەو کەسانەی کە تەفسیری ئیشاری بە جائیز دەزانن و بە دروست دەزانن بە کۆمەڵێک مەرجەوە، هەر بە کورتی ئەو بەسەرهاتەیە کە لە سەردەمی ئیمامی عومەردا خوا لێ ڕازی بێت، ئیمامی عومەر عەبدوڵای کوڕی عەباسی زۆر جار لەگەڵ ئەهلی شورا بانگ دەکرد. لە کاتێکدا ئیمامی عەبدوڵای کوڕی عەباس تەمەنی کەم بوو، جارێکیان ڕەخنەیان لە ئیمامی ئەبوو عومەر گرت، بۆچی ئیبن عەباس عەبدوڵای کوڕی عەباس بەو تەمەنە گچکە دێنی لەگەڵ ئەو بەتەمانانەدا دای دەنیشێنی؟
ئەویش بۆی قەناعەتیان پێ بکە پرسیاری لە هەموویان کرد وتیان چۆن لەو ئاەتەی گەیشتون ئیذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله إلى آخره هەموویان گوتیان ئاەتەکە باسی فەتحی مەککە و سەرکەوتنی موسڵمانان دەکا. ئیمامی عومەر ڕووی لە ئیبن عەباس کرد فەرمووی ئەتۆ چۆن لە ئاەتەکەی حاڵی بووی؟ ئیبن عەباس فەرمووی ئەمن وا تێدەگەم کە ئەو سوورەتە ئیشارەت و ئاماژەی تێدایە بۆ وەفات و مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کاتێک سوورەتەکە دابەزی من تێگەیشتم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەختی وەفاتی هاتووە. بۆیە خوای گەورە باسی فەتح و دواتر دەفەرمێ واستغفره إنه فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا، کە ئیمامی عومەریش طبعا تەئیدی بۆچوونی ئیبن عەباسی کرد. لێکدانەوەیەکی بۆ ئاەتەکە کرد، بەڵێ لێکدانەوەی سەحابەکانی دیکەش ڕاست بوو، بەڵام ئیمامی ئیبن عەباس فەهمێکی دیکەی تێگەیشتێکی دیکەی بۆ ئاەتەکەی هەبوو کە سەحابەکانی دیکەی ئاسایی نەیان بوو. بەڵگەیەکی دیکە لەسەر طبعا ئەو جۆرە تەفسیرە عولەما دەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان ئەو حەدیثەی فەرموو إن الله خير عبدا بين الدنيا وبين ما عنده فاختار ما عند الله. دەڵێ عەبدێک لە عەبدەکان ناوی کەسی نەهێنا، خوای گەورە سەرپشکی کرد لە نێوان مانەوەی لە دنیادا و لە نێوانی ئەوەی کە بچێتەوە لای خوای پەروەردیگار. ئیمامی ئەبوبەکر هەر گوێی لە حەدیثەکەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم دەستی کرد بە گریان. کاتێک کەلەی دەپرسن بۆچی دەگری دەفەرمێت ئەمن دەزانم ئەو عەبدەیەی کە مخەیەر کرا پێغەمبەر خۆیەتی وەختی وەنزیکی وەفاتی پێغەمبەر هاتووە بۆ وەفاتی پێغەمبەر دەگریم صلی الله عليه وسلم. دەڵێن ئەبوبەکری سیدیقیش بە جۆرێک لە حەدیثەکە گەیشت، چونکە حەدیثەکە ئەگەر معنای ظاهریەکەی وەربگری دەڵێ بەندەیەک لە بەندەکان، بەڵام ئەگەر ورد ببیەوە لێی لە ئەنجامی وردبوونەوەدا ئیمامی ئەبوبەکر فەهمێکی دیکەی بۆ حەدیثەکە و بۆ فەرمودەکە وەرگرت. کەواتە بەڵگەی ئەو کەسانەی و ئەو عالمانەی کە دەڵێن طبعا تەفسیری ئیشاری و لێکدانەوەی ئاەتەکان بە شێوازێک کە هەموو کەس لێی تێنەکا یا پێچەوانە لەگەڵ ڕواڵەتی ئاەتەکان دەڵێن جائیزە و دروستە، بەڵام بە کۆمەڵێک مەرجەوە کە دواتر باسی دەکەین. بەڵگەی ئەو کەسانەشیت کە طبعا بە دروستی نازانن و بە جائیزی نازانن، کۆمەڵێک عولەما طبعا ڕەئیان تەواو پێچەوانەیە. لەوانە زەرکەشی دەفەرمێت كلام الصوفية في تفسير القرآن إنه ليس بتفسير. دەڵێن ئەو جۆرە تەفسیرە تەفسیری سۆفیەکانە و بە تەفسیری قورئان حساب ناکرێت، چونکە ئەو ئاەتەی بەنمونە هێناوەتەوە دەڵێت قاتل الذين يلونكم من الكفار. ئاەتەکە ڕواڵەتەکەی دەفەرمی ئەو کافرانە بکوشن کە ڕوبەڕووتان دەبنەوە، بەڵام سۆفیەکان هاتوون دەڵێن قاتل الذين يلونكم ڕوبەڕووی نەفسی خۆت بۆ شەڕ لەگەڵ نەفسی خۆتدا بکە، وەک دەڵێ چاکتر و باشترە لەوەی شەڕ لەگەڵ کافرەکاندا بکەی لە کاتی حەرب و شەڕیشدا، کەوە بێگومان تەفسیرێکی فاسیدە. یان ئیمامی نەسەفی دەفەرمێت لادان لە معنای ظاهری ئاەتەکان بۆ معنایەکی باڵتینی کە وەک دەڵێ پێچەوانەیە لەگەڵ ظاهرەکەی بریتە لە ئیلحاد و دوورکەوتنەوە لە ڕاستی و لە ڕاستیەکان و لە مانا و مەبەستەکانی قورئان. بۆیە ئاگامان لێ بێت طبعا تەفسیری ئیشاری وەک دەڵێ ڕێیەکی دیکە هەیە کە دابەشی دەکەن، هەندێکیان پێی دەڵێن تەفسیری ئیشاری. تەفسیری ئیشاری ئەگەر ئەو کەسانە بیکەن کە عالم و زانان بەخوا و لەگەڵ خوای پەروەردیگار زۆر تێک هەڵبوون، ئەوە یەک، و ئەو تەفسیرەشی کە دەیکەن پێچەوانە و دژ نەبێ لەگەڵ معنا ظاهیرەکەی، یعنی معنای ظاهری ئاەتەکەی وەربگرن، ئەوە یەک، و جگە لە معنای ظاهریەکەی بڵێن ئەو ئاەتە شتێکی دیکەشی لێ فەهم دەکرێت، لێی تێدەگەین و دەکرێت
بۆ شتێکی دیکەش بکرێ بە دەلیل ئەگەر ئەو شتە پێچەوانەی نەس و نوسوسی دینی نەبێ دەڵێن ئەوەیان پێدەگوترێت تەفسیری ئیشاری و دەگونجێ ڕێگە پێدراو بێت. بەڵام تەفسیری باتینی کە حساب بۆ ظاهری ئاەتەکەی هەر نەکرێ معنایەکی دیکە بێنی بە حەزی خۆت یا بە مەیلی خۆت یا بەویستی خۆت کە پێچەوانە بێ لەگەڵ خودی ئاەتەکە یا لەگەڵ نەس و دەقی دیکە بێگومان بەو تەفسیرە دەگوترێت تەفسیری باتینی و بە هیچ شێوەیەکی جائز و ڕێگە پێدراو نییە و ناکرێ ئیعتیمادی بخرێتە سەر و پشتی پێ ببەسترێت. کەواتە سيوطيش رحمة خوای لەبێت دەفەرمێت اعلم أن التفسير من هذه الطائفة يعني التفسير الإشاري لكلام الله وكلام رسول الله بالمعاني العربية ليس إحالة للظاهر عن ظاهره ولكن ظاهر الآية مفهوم منه ما جاءت الآية له ودلت عليه في عرف اللسان ولهم أفهام باطنة تفهم عند الآية. كأو رأيي جوانە دەفەرمێت تەفسیری ئیشاری یان تەفسیری باتینی ئەگەر لێکدانەوەی ئاەتەکەی بکا وەک خۆی بە پێی ڕێزمانی ڕەسەنی عەرەبی وەک دەڵێ مەعنا ظاهیریەکەی ئاەتەکەی تەواو وەرگرێت و ئینکاری نەکە بەڵام لە پشت مەعنا ظاهیریەکەی کۆمەڵێک دروس و عیبەر و پند و ئامۆژگاری و ئەسرار و نهێنی کەسەکە خواناسەکە عالمەکە دەریان بێنێت و ئاشکرایان کە بەمەرجێک ئەو ئەسرار و نهێنیانە پێچەوانە نەبن لەگەڵ ئەو ئاەتەی تەفسیری دەکەن و لەگەڵ هیچ تەفسیرێکی دیکە هیچ ئاەتێکی دیکە و لەگەڵ هیچ حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت بەو شێوازە ڕێگە پێدراوە. بەڵام مەعنا ظاهیریەکەی بەلانەی وەکو ئەوی باسمان کرد مەسەلەن قاتلوا الذین یەلونەکم ڕەک وشەی کوفار لابەی نەفسی لە شوێندانەی یان تەفسیری کەمان هەیە فیرعون خوای گەورەکە دەفەرمێت اذهب إلى فرعون بە موسای دەڵێن فرعون یعنی قەلب یعنی دڵ حساب بۆ فرعونی هەر ناکەن دەفەرمێ ئەو جۆرە تەفسیرانە ناڕەوان و جائز نین. بەڵام وەکو گوتم ئەگەر تەفسیرەکە ڕواڵەتی ئاەتەکەی ظاهری ئاەتەکەی بە شێوەی خۆی لە زمانی عەرەبیدا چۆن بەکار هاتووە و لە قورئاندا بەچ مەبەستێک بەکارهێنراوە و تەفسیری پێغەمبەر صلی الله علیه وسلم یا تەفسیری سەحابە بۆ ئاەتەکەی چۆن بووە بڵێت ئەو معنایە ئەسڵەکەیە بەڵام لە پشت ئەوەشەوە دەکرێت کۆمەڵێک وەک دەڵێ دروس و عیبەری دیکە لە ئاەتەکەی وەربگیرێن دەفەرمێت ئەوەیان دەگونجێ ڕێگە پێدراو بێت و شتێکی جائز بێت. حەدیثێکمان هەیە کە هێندێک طبعاً لە وەک دڵی دەیکەن بە دەلیل بە تایبەتی ئەوانەی کە تەفسیری ئیشاری دەکەن یا تەفسیری باتنی دەکەن ئەو حەدیثەی کە دەفەرمێت لكل آية منها ظهر وبطن دەڵێن هەموو ئاەتێک پشت و ناوە دیار و نادیاری هەیە ولكل حرف حد هەموو پیتێکی سنوورێکی هەیە ولكل حد مطلع هەر سنوورێکیش کەسێک وەک دەڵێ دەتوانێت وەک خۆی دەری ببڕێت و لی تێبگایان لی حاڵی ببێ کە عولەما تەفسیری ئەو حەدیثەی بە کۆمەڵێک چەند شێوەیەک دەکەن کە ئەو کاتە ڕزگارمان دەبێت لەوەی کە بڵێن دەبێت تەفسیری ئاەتەکان بە باتین بکرێت. دەفەرمون مەبەست لە ظاهر لەفظەکەیەتی باتین تەئویلەکەیتی دەکرێت بڵێن هەموو ئاەتێک خەڵکانێک هەن دەیخوێننەوە خەڵکانێکیش هەنە تەفسیری دەکەن یا جارێک دەیخوێنیەوە جارێک تەفسیری دەکەی خوێندنەوەکەی ظاهرەکەیەتی تەئویل و تەفسیرەکەی وەک خۆی بریتیە لە باتینەکەی ئەوە یەک لە لێکدانەوەکان. هێندێکی دیکە دەفەرمون ظاهر مەبەستی ئەو ئەحکامانەیە کە ئەهلی علم دەیزانێ لای ئەهلی علم دیارن بەڵام باتینی ئەو ئاەتانە کە باسی بەنمونە ئەسما و سیفات و غەیبیات دەکەن کە خوای پەروەردگار تەنها خۆی لێیان تێدەگات و لێیان حاڵی دەبێ لێکدانەوەیەکی کەی دەفەرمون ظاهر مەبەستی قیسە و بەسەرهاتی ئومەتانی پێشوویە بەڵام باتین یعنی ئەو پند و ئامۆژگاریانێتی کە لێی وەرگیرێ کاتێک بەسەرهاتی پێغەمبەرێکمان بۆ دەجێڕێتەوە ظاهرەکەی ئەوەیە کە ئەو پێغەمبەرە قەومی ئەو پێغەمبەرە ئەو ڕووداوانەیان بەسەر هاتووە
ئەنی باتینەکەی سیا باتینەکەی ئەوەیە کە ئێمەش دەرس و عیبرەتی لێوەرگرین ئەو کارە باشانەی ئەوان کردویانە ئێمەش بیکەین ئەو کارە خراپانەی کە ئەوان بەهۆیەوە لە ناوچوون ئێمەش نەیکەین کە ئیمامی سووتی دەفەرمێت ئەوەیان و ئەو لێکدانەوانانە بوو ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تەواو و زۆر دروست. تەفسیری ئیشاری ئایا ڕێگە پێدراوە یا ڕێگە پێدراو نییە؟ عولەما بە کۆمەڵێک مەرز ڕێگەیان پێداوە. یەکەمیان دەفەرمون نابێ پێچەوانە بێ لەگەڵ معنای ظاهری ئاەتەکە، ئەوە مەرجیەکە. نابێ ئەو معنا شاراوەیەی کە مفەسیر دەیهێنێ نابێ پێچەوانە بێ لەگەڵ ظاهری ئاەتەکەی. ظاهری ئاەتەکەی دەبێ وەک خۆی تەفسیرکە ئەو جار بڵێ جگە لەو معنایەی دەگونجێ خوای گەورە مەبەستێکی دیکەشی هەبێ. ئەوە یەک. دووهەم نابێ ئەو معنا شاراوەیە وەک دەڵێ کەسەکە بڵێ تەنها ئەو لێکدانەوەی من بۆ ئاەتەکە کردومە تەنها ئەوە ڕاستە. دەبێت بڵێ ظاهیرەکەشی ڕاستە و دروستە و ئەو لێکدانەوەی میش کردومە لێکدانەوەی خۆمە پاڵی نەداتە لای هیچ کەسێک. خاڵی سێهەم نابێ لێکدانەوەکە پێچەوانە بێت لەگەڵ هیچ وەک دەڵێ وشەیەکی قورئان وەکو بەنمونە هێندێک هاتوون لەو ئەوانە وەوەریثە سولەیمانە داوودە ڕێک دێنن بە ئیمامی عەلی و بە عیلمی پێناسەی دەکەن کە داود و سولەیمان عەلەمن ناون ناکرێت بە هیچ زۆرێکی دیکە تەفسیر بکرێن و هیچ معنایەکی دیکە هەڵبگرن. یان دەفەرمون نابێ مەرجی چوارەم ئێوەیە نابێ پێچەوانە بن لەگەڵ هیچ ئاەتێک هیچ بنەمایەکی شەرعی و عەقڵی و هەروەها دەبێت تەفسیرەکە بە شێوازێک بێ زیهن و مێشکی خەڵکی بەرەو خوڕافیات و شتی پوچ نەبات. کەواتە بەو مەرجانە مەرجی ئەوەی معنای شاراوەکەی پێچەوانە نەبێ لەگەڵ معنای ظاهیرەکەی. ئەو کەسەی تەفسیرەکەی دەکات نەڵێ تەنها لێکدانەوەکەی من ڕاستە ئیعتراف بە ظاهری ئاەتەکەش بکە. پاشان و مەرجی سێهەمی ئەوەیە کە نابێ وەک دەڵێ تەفسیرەکە شتێکی فاسید و باڵتیل بێ و ڕێی تێنەچێ بە هیچ شێوەیەکی و نابێ پێچەوانە بێ لەگەڵ شەرع و عەقڵ و هەروەها نابێ خەڵکی بەرەو خوڕافیات و شتی پڕوپوچ و ئەوانە سەر بکێشێ. لە تەفسیری ئیشاری تەمان وەکو باسمان کرد کۆمەڵێک شتی بێ معنا و بێ بنەما گوتراون کە لە ژمارە نایەن و چەندان کتێبیش تەمان لەو بابەتەی نووسراونەتەوە بۆیە دەبێ لە تەفسیری ئیشاریدا مامەڵەیەکی زۆر عەقڵانە بکەین. ئەگەر تەفسیرە ئیشاریەکە بە کوردی بابەتەکە زۆر دوور و درێژە نامانەوە زیاتر درێژەی پێ بدەین وەک دڵێ هەڵێنجانی کۆمەڵێک ئەحکام و کۆمەڵێک دروس و عیبەر و پند و ئامۆژگاری بن لە ڕوحی و ناوڕۆکی ئاەتەکان و پێچەوانە نەبن لەگەڵ شەرع و دین و عەقڵدا دەکرێت و ئەو کەسەشی کە دەیکا عالم و خواناس و لە خواترز بێت دەگونجێت وەک دەڵێ بڵێن ئەوەش ڕەئیە و بۆچوونە. بەڵام ئەگەر پێچەوانە بوو لەگەڵ ظاهری ئاەتەکەی یا لەگەڵ عەقڵ و شەرع بەبێ گومانی ئەو جۆرە تەفسیرانە معتەبەر نین و ئیشیان پێ ناکرێت. خوای پەروەردگار هەموو لایەکمان بپارێزێت و ئاگاشمان لێ بێت کاتێک تەفسیرێک دەخوێنینەوە بەڕاستی دەبێ بزانین کام جۆرەیانە وەکو باسمان کرد بەهێزترینیان تەفسیری ئاەت و بە ئاەت بە حەدیث ئاەتە بە قەولی سەحابە و تابعین. دوای ئەوی تەفسیر بە ڕەئی بە ئیجتیهاد ئەگەر کەسەکە شایستەی ئیجتیهاد و وەک دەڵێ دەربڕینی ڕەئی بێ ئەو جار تەفسیری ئیشاری بۆ هێندێک کەلیمات و ئاەت ئەگەر لی تێنەگەین پەنا بۆ قسەی عالم و زانا گەورەکان ببین ئیشکالێکی تێدا نییە بە مەرجێک عەقڵماندا نەخەین. لەو کاتەدا عەقڵمان کراوە بێ قسەی هەر کەسێکە وەک دەڵێ بەرامبەری کەین لەگەڵ قورئان یا لەگەڵ حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر لەگەڵ قورئان و حەدیث تێک نەگیرە دەکرێ وەرەگرین و ئیعتیباری بۆ دابنێین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.